ناسینم بۆ مامۆستا مەلا موسا ئەگەڕێتەوە بۆ ناوەڕاستی هەفتاکان کاتێککە فەقێ بووین لە خورماڵ من و مامۆستا بە درێژایی ئەم نیو سەدەیە نزیکەی 50 ساڵ پێکەوە هاوڕێ هەم هاوڕێی فەقێیەتی هەم هاوڕێی مەلایەتی کە زیاتر لە 25 ساڵ بۆ 30 ساڵ پێکەوە لە مزگەوتی کاکە حەمەی حاجی ڕەشید پێکەوە تەدریسمان کردووە. مامۆستا موسا یەکێک بوو لەو زانا گەورەکانی کوردستان کە بەڕاستی زانایەکی بەتوانا بوو. بە درێژایی ژیانی مامۆستا بەردەوام هەتا ئەو ڕۆژەی توانوێتی پێی بڕوە مامۆستا بەردەوام هاتۆتە حوجرە و تەدریسی کردووە و فەقەی پێگەیاندووە کە زیاتر لە مزگەوتی کاکە حەمە ئەتوانم بڵێم 600 بۆ 700 نەفەر تەخەڕوجیان کردو کە ئێستا هەمووی مامۆستای ئاینین و دەور ڕۆڵێکی جوان لە کوردستانی عێراق و ئێرانە دەبینن. مامۆستا لە ڕووی کەسایەتیەوە یەکێک بوو لەو کەسایەتیە گەورانە هەم کەسایەتی وەکو لە ڕووی زانستیەوە یەکێک بوو لە کەسایەتیە گەورەکانی کوردستان لە مەلا باشەکانی کوردستان. لە ڕووی کۆمەڵایەتیەوە مامۆستا کەسێکی زۆر کۆمەڵایەتی بوو کە پەیوەندی لەگەڵ هەموو چینەکانی خەڵکی هەبوو. لە ڕووی بانخوازیەوە مامۆستا بانخوازێکی سەرکەوتوو بوو. مامۆستا پیاوێکی زۆر عاقڵ و ژیر بوو. مامۆستایەکێک بوو لەو مامۆستایانەی کە بەڕاستی زۆر عاقڵ و ژیر بوو. حەقە بڵێن مەلا موسا نەمردووە عەقڵ مردووە. مەلا موسا ئەوەندە عاقڵ بوو بە تایبەتی لە ئامۆژگاریکردن و نەسیحەت و لە ڕێنمونی خەڵکیە.